لێرە لە قەزای سەمسەماڵ لەگەڵ نزیکبوونەوەی جەژن دەستگای خێرخوازی بەخشین مۆمێکی دیکەی ئومێد بۆ ئەو منداڵانە دادەگیرسێنێت کە سێبەری باوکیان بەسەرەوە نییە. نووسینگەی سەمسەماڵی دەستگای بەخشین موچە و جلوبەرگ و شیرینی پێداویستی جەژنی بۆ 90 منداڵی بێ باوکی سنوورەکە دابین کرد. پرۆژەیەکی ترمان کە شەشەم پرۆژەمانە لە دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ دابەشکردنی گۆشت و پارە و شیرینی و چکلێت و ئەوانەی کە پێویست بە جەژن نەبێ هەمویان بۆ دابین کراوە. سوپاس بخوا لەگەڵ جلوبەرگیشە کامل هەمووی جلوبەرگە کە عەدەدیان 90 مناڵە. من لێرەوە سوپاسی هەموو خێرخوازانە ئەکەم کە بەخشین بە پردێکی متمانە ئازانن. سوپاسی و خێرخوازانە ئەکەم کە پارەکانیان زەکاتەکانیان سەدەقەکانیان لەم ڕەمەزانە بە من گەیانەوە من توانیم ئەم پرۆژانەی پێ بکەم. یعنی ئەگەر بێت و ڕاستە خوای گەورە ڕازقە ئەگەر بێت و خەڵکی خێرخواز نەبێ من ناتوانم هیچ شتێ بکەم. وا توانیم جاریان مەتیاندم بڕواکەن لەم مانگایە ئەوەی کە بێباوکە لای من دوو جار موچەی وەرگردووە. یعنی حکومە دەوەدا بە گەورەی خۆی توانای موچەیەکی نەبوو. ئێمە دوو جار موچەمان داوە پێیان جارێ بە 170,000 جارێک بە 150,000. ئەمەش فەزڵ و کەرەمی خوای گەورەیە کە ئێمە مزداقیەت و ڕازگویەتی خۆمان وای لێمان کردووە خەڵکی زەکات و سەرفترە و شتەکانمان ببێنێ و ئێمەش بەبێ جیاوازی دڵی ئەم مناڵە بێباوکانی پێخۆشکەین. منداڵانی بێباوک و دایکانی منداڵانی نازدار دڵخۆشن بە هاوکاریەکانی بەخشین و دەڵێن بەخشین ماڵمانی ئاوادان کردوتەوە. بناوی بەخشندە و میرەبان سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین نەکەین سوپاسی کاک نەجات دەکەین کە هەموو بەرەوجەژن ڕووین کە هەموو جارێک جلوبەرگمان بۆ کە چکلێت و شتمانەداتێ و من زۆر سوپاسی کاک نەجات دەکەم کە خۆی هیلا کردووە بەدەست ئێمەوە و شەو ڕۆژ ناخەوێت وەڵڵا هەموو کاتێمە دڵما خۆشە و من زۆر سوپاسی کاک نەجات. بەناوی خۆی گەورە و میهرەبانەوە دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەین سوپاسیانەکەین هەر سوپاس بەس نییە ئێمەیان بەسەر کردێتەوە بە تایبەتی سوپاس کاک نەجات دەکەین زۆر هیلاکە بێ بە سەرمانەوە سوپاسیانەکەین کە بێ باوکان و لەم ڕەمەزانە بە سەرمانیانەوە کردە و لاهی لە یەکەم ڕۆژ ڕەمەزان و من خۆم و ماڵ و مناڵم دوعای خێریان بۆکەم لەبەرەوەی ئەم ڕەمەزانە زۆر هاوکاریمیان کرد دەستگای بەخشین. زۆر هاوکارمان بۆ زۆر هاوکاری من بووە من صاحب هەموو مناڵی بێ باوکم. ئەم ڕەمەزانە کاک نەجات بۆ خۆی عشای بۆ هێناوەتەمانەوە وەرجی کەش مەعاشی بۆ مناڵەکەم بڕیوەتەوە جلی بۆ مناڵەکەم کڕیوە هەتا ئەمرە مەمنونم. بەخوا زۆر لە کاتێکە لە مانگ ڕەمەزانە عشای بۆ من هێنا ڕووناچی خستە ماڵمەوە حکومەت هیچی بۆمان نەکردووە هیچی بۆم نەکردووە هەتا ئێستا لە بەخشین بەولاوە. دەستگای بەخشین لێرەدا ناوەستێت ئەوان چاویان لە دەستی خێرخوازانە تا بازنەی هاوکاریەکانیان فراوانتر بکەن و بگەنە زۆرترین ماڵی هەژار و منداڵی بێ باوک بۆ ئەوەی لە ڕۆژی جەژندا سفرەی هیچ خێزانەیەک بە بەتاڵی نەمێنێتەوە. ڕێبین محەممەد کەناڵی پێیام چەمچەماڵ.